مەشق و ڕاهێنانی یانەی سۆرانە بۆ خولی نایابی تۆپی پێی کوردستان. یانەکە ئامادەکاری دەکات بۆ نێوڕکابەری خولی نایاب. یانەی سۆران ڕاهێنەرایەتی ئەم خولەیان بە ڕەفیق سەعید سپاردووە و ئامانجی ئەوەیە یانەی سۆران یەکێک بێت لە تیپە بەهێزەکانی خولەکە. طبعا ئامادەکاری تیپەکەمان ئەساسەشی زۆر باش و بەرز بەڕێوەچێ و هەوڵمەنداوە کوالەتی تیپەکە بەرزکەینەوە لە ئاستی لەسەر هەموو ئاستەکان ئاستی دەرونی پێشی ئاستی جەستەی و تەکتیکی و دەمانەوە تیپێکی تەنافوسیمانەوێت تیپێکوی لە ساڵی پار لە ڕووی هێرشبەریە و لە ڕوو شێواز یاریکردنەوە گۆڕانکارێکی زۆر گەورە دروستکەین نەقلێکی نەوعی بیت بۆ تیپەکە لەگەڵ ساڵەکانی ڕابردوو لە ڕووی ڕێژەی گۆڵکردنەوە تیپەکەمان باشتر ببێ لە ڕووی بەرگری و ڕاستە ساڵی پار تقریباً تا ڕادێکی باش بوو بەڵام من بەس دەمانەوێت ئەم تایبەتمەندیە بمێنێ و باشتریش ببێ بە شێوەی گشتی دەمانەوێت تیپەکەمان لە هەموو ڕوویەکەوە بەس ئاستەنگەکان دازاڵ بێوانەی ساڵەکانی ڕابردوو هاتنە پێشمان بە هاوکاری ئیدارەی سەر بەخۆی سۆران تایبەت سەرپەرشتیاری ئیدارە بەڕێز ئەلگۆر شێخ نەجیب بووە دەستەی کارژێڕیانە و سەرۆک و ئەندامان هەمویان و دیاریزانەکانی خۆمانەوانەی تایبەت یاریزانەکانی نێو سۆران و لەگەڵەوانێکەوە هاتینەن تیپەکەمان و هێناومانن بۆ تەدعیمی تیپەکە. ئەم ساڵش وەکو ساڵی ڕابردوو بڕیانمدا لایەنەی دایک بەردەوام بم و ئەم ساڵ ئیشەڵا یانەیەکی بەهێز دەبین و ڕکابەر دەبین لە وەرزی نوێی خولی ناوی کوردستان. ئێمە وەکو یانەی وەرشی سۆران جیاواز لە ساڵانی پێشووتر ئەمانەوێت ڕکابەرێکی سەختی خولەکە بکەین و وەکو ساڵانی پێشووتر بتوانین تیپێکی بەهێزی خولەکە بین و خاستن لە ناو یاریگای خۆمان. یانەی سۆران بە کۆمەڵێک یاریزانی نێوخۆیی و دەرەوە ئامادەکاری دەست پێ کردووە و سەدا هەفتای ئامادەکاریەکانیان لە ئێستا تەواو کردووە. یەکەم یاری یانەکەش لەگەڵ یانەی هەندرێنە لە دەرەوەی یاریگای خۆی. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.